من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خوشکوبرانی لەدڵ شیرین. سوپاس و ستایش بەخوای پەروەردیگار ئەم جارش تەمەنی پێداینەوە لە ئاڵلقەیەکی نوێی بەخشین دەبینە میوانی ماڵەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست و بەخشندە. خۆشەویستان، لە 11/12/2017 کارەساتێکی سروشتی ڕووی لە هەرێمی کوردستان کرد. دەربەندیخانی بە تایبەت گرتەوە و بوومە لەرزەیەک کە چەندین خانووی خاپور کرد. یەکێکش لەم خانوانە خانووی کاکتەها بوو کە ئەوسا لێرە خانووەکەی یەکسان بوو لەگەڵ زەویە. دوای ڕوودانەکە و یەکسانبوونی خانووەکەی مامتەها هیچی بەدەستەوە نەبوو کەوا بتوانێت خانووەکەی هەڵسێنێتەوە و دروستی کاتەوە. بەڵام بەخشندەیی و خۆشەویستی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان وای کرد لە ڕێگای بەخشینەوە خانووەکەی بۆ هەڵسێنەوە بەم شێوازە و لەگەڵ دابینکردن تەواوی پێداویستی نەماڵ بابزانی ژان و گوزەرانی مامتەها لە سەرەتاوە تا ئەم دەقەیە چی بەسەر هاتوو و چۆن سوپاسیەوەی ئازیز و خۆشەویست دەکات کە بەدەم هاوکاری و کۆمەچەکانی ئەوە هاتن و ڕزگارتان کرد لەو هەموو خەم و خەفەتێک کە ئەو کاتە تووشی بوو. سلام علیکم. ئەم پیاوە هیچی نەما، هەر هیچ. ئەوەی بۆی دەرچوو خانەوادەکەیەتی بە پۆشاکی بەریان. خوایە سوپاس بۆ تۆ، مناڵەکانی منت پێدامەوە. سرم بەرز کردەوە دەم سوپاس بۆ تۆ خوایە گیان. جارێکی تر ناسایی ناکەم بەخوا، گردنیشم ئازا کردو، خۆ حافیزیشم لێ کرد کە وەختە سەفاکە کەو بە مریانە. بەخوا خۆ حافیزیم لێ کرد. کوڕ نەبوو بڕابێژە من هەم. کوڕ نەبوو بێژم من جەرگی خۆمە و لە ناو سەقفایەوە ئەکەیەوە و دەریکەم. خوای گردوونی عەزەوەجەل ماشەڵڵا لە تۆ خوای گیان، هەر خۆ باکی خۆتان کوتەنیای. وەڵای ئەوە وەزعەکەی ئێمە بوو. ئەمشا ئاواتانێ سیارەی خەڵکی واتیە ماڵی خۆمە لە ماڵی خەزورم وەکو سەربارێک ماڵێن ئاوات بەسنی ئەوانەش هەیە. ئێوەی بەخشندە و ئێوەی خێرخواز هەمیشە ئێمە شانازیتان پێوەکەین
کە هەر کەسێکمان دەرخست بێت هەر گرفتێکی هەبێ هەر کارەساتێکی بەسەرهاتی بێت بە زووترین کات هاوکاری و کۆمەچەکانتان لە ڕێگای دەستگای بەخشینەوە گەیاندووە بە هەژاران و نەداران. بابزانین دوای ئەوەی کە بوومە لەرزە ڕوویدا و کاکتەها تووشی ئەو کارەساتە گەورەیە بوو، بابزانی ئێستا ژیانیان چۆنە و چۆن سوپاسی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکات کە خانووە ڕووخا و تەپیوەکەتان بۆ کردە ئەم خانووە. مامتا سڵاوی خوا لێبێ و ئێستا ژیانتان چۆنە؟ حەمد و سەنا بۆ خوای گەورە 100,000 کڕە حەمد و سەنا بۆ خوا. من بە تەمای ئەمە نەبووم کە کۆمەڵی بەخشین و کە هاوکاری دۆست و ئەرباب خوا پاداشی هەمووتان باتەوە. حەمد و سەنا بۆ خوا. خانی ڕووخا و بوو بە بینایەک لە سلێمانی شارە و بینا ئەکرێ. حەمد و سەنا بۆ خوا. سوپاس بۆ خوا. خوا نمونەتان هەر زۆر کا و هەر سەربەرز بن دائیمەن ئینشاءالله. وەیسە من بە تەمای ئەمەش نەبووم کە من ساحەبی ئەوە نەبووم کە بڵێم بەخوا ئەتوانم خانوویەکی ترم کرداتەوە بچمایە بەدەمیەوە و کەس نهاتە بەدەمەوە بە خاڵمان نهاتایە ئەوە نەبووم. حەمد و سەنا بۆ خوای گەورە. ئەو خەڵکە وەکو گوڵێک کۆمەڵی بەخشین وەکو کاک حەمۆمی زۆر سپاسی بەڕێز یەکەم و سپاسی دەستخۆشی یەکەم خۆیشی و کۆمەڵیشی بەخشین هەموو کات داوای داخوازی لە خوای گەورە ئەەکەم هەر سەربەرز بن ئینشاءالله. خوای گەورە نمونەی هەموو لایەک زۆر بێ باش بەوا من بیناکەم ئاوا جوان بوو خوا لێ بێەوە زیا لە 6 هۆدە خان و ئابم نیشەوە کەک بە کامیرە و بە ئیسراحەت و بەدڵێکی خۆشی ماڵ مناڵ کە مناڵەکانم سەلامەتن. حەمد و سەنا بۆ خوای گەورە و ئێوەیش وە شارەکەیشم سەر لەخوا بەزیێ لانم تێک نەچوو بەساب لانم تێک نەچوو کە شارەکەش تێک نەچوو پەنام بردە شارەکە هاتن بە دەماوە وەکو کۆمەڵی بەخشین هەمویان هاتن دەمەوە. سوپاس بۆ خوا کە من ئاوا ئیسراحەت ئەژیم لە ناو ماڵ مناڵی خۆمان مامۆستا گیان دەستخۆشیتان لێکم هەموو کات و 5 فەرزا من دوعای خێر بۆ کۆمەڵی بەخشین و سەدەها بەخشیندارانی تریش دەستخۆشیان لێکم. سوپاس بۆ خوا. زۆر نمونەتان زۆر بێ ئینشاءالله سەربەرز من دائیمەن. کاکتا لەو کاتێکەوە خانووەکەت خاپور بوو یەکسان بوو لەگەڵ زەویە بیری لە چی ئەکردەوە چۆن بەرزکەیتەوە بەچی ئەمە ئەو دار و پردووە فڕێدەیت و چۆن خانوویەک دروستکەیتەوە لە چی ئەکردەوە لەو کات؟ وەڵڵی بیرم لە چیەکردەوە وەڵڵی بیرم ئەوە ناکردەوە قەسەم بەخوا کە یەکێ بێ یعنی ئەم بیناکە سێقاتێک بۆ ڕووخاوە وەڵی توانام نەبوو تەمای ئەوە بووم خوایان حەمد و سەنا بۆ خوا مناڵەکانم دەرچوون خوا لێ بێوەزا ئیتر ماڵ ئەڕوایان ناڕۆ بە خەیاڵمان نایە بەتەمان نەبووم چاکیکەم بمە ڕاستی قەسەم بەخوا بەتامان نەبووم بەتەمای ئەم گوڵە نەبووم ئەوا کریاوە حەمد و سەنا بۆخوا بەشی خوا زۆرە بەشی خوا ماشەڵڵا نمونەتانە زۆر بێ ئینشاءالله نمونەتانە زۆر بێ ئینشاءالله. ئەو کاتە هەرچی تەبوو تیاچوو هەمووی تیاچوو ناو ماڵت هەمووی تیاچوو ئەرە بەخوا ئەوەی کە هەت بوو لەو خانووە سەرفت کرد بەخوا ئەوەی بە عەمەل ئەوەی بە عەمەل تاکە فەرشێک بوو لە تاکۆ تا کابرەکە ئەیبینی ئەوەم بۆ دەرچوو. حەمد و سەنا بۆ خوا. هەموو یەکەم بە قوربانی هەموو یەکەم بە قوربانی مناڵێک پەنجەی مناڵێک کە ئیسا دڵم ئیسراحەتە والله حەقە شایی بکەم والله حەقە شایی بکەم لەبەرەوەی مناڵەکانم سەلامەتە. ئەی خوا پاداشی ئەوەش باتەوە ئاواتان بۆ کردم. کاتێ بەخشین وعدی بە بەڕێزتدا کە لە ڕێگەی خێرخوازانەوە خانووەکەت بۆ تازە ئەکاتەوە خانوویەکی جوان دروست دەکات تا چەند ئەو موژدەی دڵی خۆش کردن. وەڵڵی من وازانم ئەومەنە دڵم خۆش بوو ئەوەنە دڵم خۆش بوو ئازام هەرو کاتە کلەکەیدا دەدەستمەوە تا ئەکیدم لە 100% چونکە من نمونەی تر زانم بینا یاخوا هەر نمونەتان زۆر بێ ئینشاءالله یاخوا سەربەرزم. باسی فرێدانی ئەو خاشاک و ئەو
پاشماوەم خانوومە بۆ بکە چەندی پێچوو چەندێ خەریب والله قوربانی سرم سپاسی ئەو بڕێزانە و سپاسی کاحەوەمیلەکەم لە ئیدایەت و ها لەگەڵ ما بۆ شارەوانی بۆ قامیات ڕەنجێکی زۆر هێڵادام خێرخوازانی دەربەنی خان سپاسی یەکەوە یەکەی ئێوەش و ئەوانیش دەکەم دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەم بۆ ماوەی تقریبان بەخوا 5 ڕۆژی پێچوو ئەرە بەخوا فڕەدانی بە هاوکاری گڵابەکان و شۆفڵەکان خوا پاداشیان باتەوە لەگەڵ ئێوە من قەت پیاوەتی ئەوان و ئێوەش لەبەر قەت لەبیر ناچێ نازام چۆن پیاوەتی ئەم کۆمەڵی بەخشین و کۆمەڵی بەخشێنانی تریش بدەم مەگەر خوا پاداش دەستیان کرد بە دروستکردنی خانووەکە تا چەند دڵە خۆش بوو باسی ئەو هەستەما بۆ بکە لەو کاتە کە هەد وەڵڵی من دائیمەن ئەمەنە ڕوو خۆش و لەخوا بەزیای ئەوانە خەریکی جوتم بەڵڵا شکر لەخوا بەزیای خانووەکەمەوە ئەی خوا لێ بێ یعنی ئەوە نەبێ من هەر خۆم دوعای خێرتان بۆ بکەم ئەو نە هاوکاری دوعای خێر بۆ ئێوەش هاتووە وابزانم هیچی من نەڕۆیە بەسی ئەوان گیرا بوو ئینشاءالله خوا پاداشتان بداتەوە ئەرە وەڵا ئەمەنە دڵی مسراحات و ماڵە مناڵم ئەمەنە دڵی خۆش و چونکم مناڵەکانم سەلامەت و وازانم دنیایەکی تر هاشێم ئەمەنە خۆش کاک تاوە بزانم لە سەرەتا خانووەکە لەبەر دەستکورتی وەکو پێویست دروست نەکرد و بە شێوازێکی هەندەسی دروست نەکرا بوو بەڵام ئەم خانووە چۆن دروستکە لە ڕێگای بەخشینەوەکە مهندسێکی تایبەت سەرپەرشتی ئەکرد سوپاسدانەکەم ئەو ڕەنجەی ئێوەداتان لەگەڵ منە بۆ کۆمەڵی باشین و مهندسان وەڵای باکم لە دەربەنی خانیشە ئەم خەریتە نەبوو ئەوە وەستا حسەین یەخوا پاداشی باتۆ لەگەڵ ئێوە یعنی ئەو ڕەنجەی ئەویش دای لەگەڵ منە واللهی وتی ئەمە یەکەم خانووە لە بینای دەربەنی خانە ئەکرێ خوا پاداشی ئەماتەوە من وازانم ئەم گوڵێک و داتانە دەستی منەوە بەڵێ ئەوەی پێشوت وەکو پێویست دروست والله ئەووان نەبوو چاودێری مهندسان نەبوو بەخۆ مهندسیشم گرت بەس مهندس نەهاو بەدەمەوە نە بەخوا نەهاو بەدەمەوە لەگەڵ ئەوشە پارێکی وات بەدەستەوە نەبوو نە بەخوا توانام نەبوو ئەو پارە قورسە نەبوو هەمووی بە قەرز و خۆڵە هاوردم هەتاکو چەند ڕەنجێکی زۆریشمدا لەگەڵیا بەخوا وەکرێکاری بەخوا وەخان و لا عەرزێ فرۆشت بەخوا عەرزێکیاندا پێم حکومەت بەخوا دام بە زەرەر هەر بەنی و قیمەت دام بە حەقی ئەم خانووە هێشتا ئیسەیش ئاکایم هەرماوە ئەرە وەڵڵا لەم خانووە دڵنیان کە بە شێوازێکی هەندەسی جوان دروست کراوە و بە تۆکمەی دروست کراوە ماشەڵڵا لەخوا بەزیابی ئەوە دڵم پێ خۆشە وازانم ترە ئاسە بوومە لەرزە بێ وازام ناکەوێت قەسەم بەخوا ئەوەی وەدڵی خۆمەکراوە ئەو پایەی ئەو شیشەی کە تێی کراوە خوا ئەو ناوەتیان مۆسا حسێنیشم باوەڕدایە خۆناتیان مۆسا حسێنیشم باوەڕدەستم دەرچوو ئەنا ئەوش مقابلەی ئەو تأسيسه ومهندسه أنا بخوا ياخو خوا پاداشتان باتو أنا بخوا بدلم كلا استغلم بومالازين ناترسن والله ما قر خواي قولي ملبلاني لك كاري خوانا كم تو بخوا مان بس يتربوا مالرزة يا تا أول رزة يا مرة كنا خوارو يعني ما شاء الله ينادي إخوة تأسيس وتأمين كي شاكا أي لا ديزاينك لا شونتي جورا كان لي رازين بدلتانا الحمد لله بخوا حج نقصاني كينيا خوا پاداشی هەموو لایەکتان باتەوە خوا پاداشی هەموو خێرخوازانی ترشم باتەوە بە خاتی پیاغەمبەر نمونەتان هەر زۆر بێ و دەستخۆشی لە هەموو لایەکتانەکەم خاسەتەن کۆمەڵی بەخشین ئەوەی بۆ منی کرد یعنی ماشەڵڵا یەخوا هەر سەربەرزون وەسام کردووە خوای زانێ پارەکەی لێ نەسەندم دیوارەکەی بۆ کردەوە یە حەوشەکەی بۆ کردم پارەی نەسەندم یارمەتی دا و هاومە مەمنونی ئەو کەسانم کە یارمەتیان داوم لە بیدایەتی کرێکاری و لە بیدایەتی ژیانی حەوشەم و تاکو ئەم دەقە
والله زۆر مەمنونی مووقیفی ئەو خەڵکو و دۆست و ئەربابم هەروەها شوێن ئاوا یارمەتیان والله زۆر هەیە یارمەتی داوم ئەمجاریش هەموو ژیانێک و هەموو ژیانێکی من و ماڵم و ژەوانی ماڵی من ئەو بینا بوو والله معیشێتی من بۆتام لە دایرە مارکێتێک بۆ مارکێتەکە خەسار بوو ڕۆیشت خوا حافیزی بێ و معاشێکی 350,000 مەیە 376,000 مەیە و هەموویوە 6 سەر مناڵی ئایا بژەوەی وە 376,000 نار مناڵ ئەڕواتە ڕێەوە بینای چاکەکرێتەوە نەبەخوا ناکرێت. تۆ سەر ڕای ڕوخانی خانووەکە تەواوی کەلوپەل و پێداویستی ناماڵی تیاچوو هیچی تیا دەرنەچوو نەبەخوا بۆ نایخوا بۆ نایخوا پیاودونە ئەو تاکە فەرشە دەرچوو کەلوپەلی معرەزەکە کەوتە خوارەوە ئەویش هەمووی بولۆک لێدا و ڕیتە و پیتەیژ ئەوەی بە عەمەل بێ ئەوەی ماڵێ نەفارش نە بەتانیەک بە عەمەلیە نە سەلاجان نە سەلافجوان نە سەبریت ئەمانەمان هەمووی بوو بەخوا هەموویم داوە وەخانە بە کۆنەی فروشت بەخواڕەوەی ئەرەوەڵا ئەی ئێستا بەخشین چی بۆ کردی؟ وەڵا بەخشین ئەوەی وەدری خۆمە کراوە لەخوا هەمووش تازە کردو خوانەی بڕیاخوا وا ئەزانم هەمووی هەدەیە و بەخشین کردێتی بۆ من يعني سپاسیانەکە من قەت ئەوم بۆ تەواو ناکرێت هەموو شتێکت بۆ کراوەتەوە لەخوا بەزیابێ هیچ کەم نییە لەخوا بەزیابی حەمد و سەنا بۆخوا واسان لە من ناورد هەتاکو خانۆکتان بۆ زیینە کردمەوە یاخوا دەستان خۆش بێ سەر بەرز بن ئینشاءالله نمونەتان هەر زۆر بێ دائیمەن لەبەر خاتی نووری پیاغەمە صلی الله علیه و سلم. ساتێکی زۆر ناخۆش بوو هاتۆ بەسەرمانە ئیتر ئێمە هیچ شتێکمان لە ماڵ و حاڵە بۆ دەرنەچووە هەمووی بۆتە ژێرەوە بەخوا زۆر بە نەبوونی و کریەکاری و دامایی ئەمێردەم ئەم خانووی ناوەتە یەک بەخوا ئیسەش هەر قەرزاری ئەم خانووی هێشتا قەرزاریمان تەواو نەبوو هیچ شتێکمان دەرنەکردووە هەمووی ها لە ژێرخانەکە ئێمە لە ماڵ باوەکمە ئەژین هێشتاکە هیچ کەسێکیش هاوکاری نەکردوین یارمەتی نەداوین هەمووی هاتووێ مقابلەیان کردین و هیچ شتێکیان بۆ نەکردوین تا ئیس داوا ئەەکەم لە خێرخوازان لەوەی کۆمپانیەکان لەوانەی دەستیان ئەڕوا هاوکاری ئێوە بکەن و ئێوەش هاوکاری ئێمە و بسڵمانان بکەن و خانەکەمان بکەن و بگەڕێنەوە ناوی تا دوای ئەوەی کارەساتێکی گەورەی سروشتیتان بەسەر هات خانووەکەتان خاپور بوو کەسێکی زۆرتان هەبوو کە خۆتان حەم لە ڕزگارتان بوو دواتر خەمێکی زۆرتان توش بوو کە خانووەکەتان کە ڕەنجی چەندی ساڵەتان بوو لە دەستاندا و خاپور بوو ئەکرێ بڵێن ئێستا خەم و خەفەت و ناخۆشەکانی ئێوە کۆتایی پێهاتووە لە ئەو کاتەیە ئێمە وەمان بەسەرا و زۆر کارەساتێکی زۆر ناخۆش و ئێمە هیچ ماڵ و حاڵمان نەبوو ئیتر ئەم جار دوای ئەوش ئەوەش بەسەرمان هاوە حەمد و ستەنا بۆخوا بەسنی خۆمان ڕزگار بووین مردنی تیان نەبوو ئیتر ئیسەیش زۆر لەخوا بێوەزا زۆر خانێکی خۆشمان بۆ کریاوەتەوە لە هاوکاری بەخشینەوە و
ئەمجار ئەوەیشی قاتی خوار و کاتی ئێمە و خانومان ڕمیا و خەڵک هاوکاری کردین زۆر دەستخۆشی لە ئەو سایق شۆفڵ و گڵابەکان و خەڵکی شاری دەربەنەکەم هاوکاری زۆریان کردی بە 5 ڕۆژ ئێمە خانەکان بۆ پختە کردینەت و دەستخۆشی لە کاحەمەمی شەکەم زۆر هاوکاری کردین لەو کاتەی بۆ شۆفڵ و بۆ گڵابە و هەتا خانەکە خریاوە سەر عەرز ئیتر دوای ئێوە خزم و کەسوکار و خەڵکی دەرمە زۆر هاوکاریان کردین دوکانەکانیان بۆ کردینەت و ئیتر بەخشینیش دەستیان خۆشی و ماڵیان ئاوای هاتنە دەمانە و ئیتر ئەم خانە خۆشەیان بۆ کردین و لەخوا بێوەزیاخانێکی گەورە و خۆش و ئێستا زۆر دڵمان خۆشە و مرتاحین و هەر لە ماڵ و حاڵی خۆمانە و وەکی پێداویستی ماڵیش وەکی سەلاجیان بۆ کردین و تەلەڤیزیۆن و غەسالە و غازیان بۆ کردین و کەوەنتەریش کۆمپانیای پشتیوان دەستخۆشییان لێ ئەەکەم لێڵ ئێوە ئەوش کەوەنتەریان بۆ کردوین مەعرەزیان بۆ کردین و فەرشیان بۆ کردین و ئیتر بە تاویستین وەکی ماڵ پەردە و ئەمانشان بۆ کردوین. دادە لەو کاتێککە سەیری خانووەکەتانە کرد یەکسان بوو لەگەڵ زەویە بەڵێ بیتان لە چی ئەکردەوە چۆن هەڵی سێنەوە چۆن خانوویەک دیسان دوای ئەو هەموو ساڵە خانوویتان پێک هێنابوو بە قەرز و قۆڵە بەڵێ بیر لە چی ئەکردەوە کە ڕۆژگارێک بێ ئێوە بچنەوە خانووەکەی خۆتان وەڵی بیرمان لەوە هیچ توانایەکمان نەبووە هیچ کاتێ نەمانتوانیە بێژن ڕۆژێ بێ ئێمە بتوانین خۆمان ئەم خانە بکەین ئیستا لەخوا بێوە زیاو دەستخۆشی زۆر زۆر لە بەخشینەکەم خانێکی خۆشیان بەدڵی خۆمان بۆ کردوین و ئەوە ژیانێکی خۆشەوەی نەسەروتیایە و زۆر دەستیان خۆشێ و یا ڕەبی نمونەتان زیاتر بێ و ئەو کەسانەیش داوا ئەەکەم هاوکاری بەخشین بکەن ئەوان شاوکاری فەقیر و هەژارەکەن و دڵی خەڵ خۆشەکەن. تا چەند ترستان نەماوە لەم خانووەکە بەم مەحکەمەیە دروست کراوە؟ وەڵا شکر لەخوا بێوە زیاوە ئیتر بڕوا ناکەم هیچ خانیە لەم شارە بیە خانێکی ئاوا کریاوی بە شوتی مەهەندیسی کریاوە لە لاینی بەخشین. ئەگەر بە تاقە و توانای مادی خۆتان بواە بەڵێ چەند ساڵی پێچوو تاگەنە ئەو ساتەی خانێکی ئاوا دروستکەنەوە؟ قەت توانام نەبووە هیچ کاتێ بتوانم توانام نەبووە بە حەیاتی. بەڵێ خەڵکێکی زۆر مقابلەی کردن دەستگایەکی زۆر هات بۆ لاتان کەس هاوکارێکی باشی کردن کە زۆر شوێنی ئەوە بگرێت کە دڵتانی پێخۆش بێت نە بەخوا ڕۆژانە کوڕ ڕۆژە هاتن مقابلەی تەهانە کرد و لێرە و لەسەر خانەکە هیچ کەسێ نەهاتە دەمانەوە وەکی بەخشین هاوکاریمان بکە و خانەکەمان بۆ بکات. خەڵکێکی زۆر جوعدی پێدان بەڵێ بەس کەس شتێکی نێنە کە دڵتان پێخۆش بێت نەوەڵا ئەوە نەبوو ئێمە ئاوە بێنە ئەم حاڵە کاتە ئیستا لەم کاتا لەم خانە خۆشا و ماڵ و حاڵمانەیە بۆ خۆمان ئەژینوە خۆشی. تا چەند ئێستا دڵتان خۆشە لەم خانووە تا چەند ژیانێکی تازەتان دەست پێ کردو؟ لەخوا بێوە زیاوە لەخوا بێوە زیاوە زۆر زۆر دڵمان خۆشە زۆر مرتاحین و بەخۆشی ئەژین. چی ئەڵێ بۆ هەم خێرخوازەی کە تۆ نازانی کێن هاوکاریان کردوین لە ڕێگەی بەخشینەوە و ڕاستەخۆ لە ڕێگەی خزمەکانەوە ئەتەوێت چیان پێ بڵێ؟ دەستخۆشی لە هەموو کەسێک دەستخۆشی لە ئەو خزم و کەسوکارە ئەەکەم دەستخۆشی لە ئەو خەڵکەی شاری دەربەن ئەەکەم زۆر زۆر هاوکاریان کردین وەکی باسم کردوە شۆفڵ و گڵابە و هەموو کەسێ زۆر هاوکاری کردین دەستخۆشییان لێ ئەەکەم دەستخۆشیش بۆ بەرنامەی بەخشین ئەەکەم زۆر بە هەنامانەوەتون هاتنە دەمانە ئەو خانە خۆشیان بۆ کردی دەستخۆشی زۆر لە کاحەمۆمین ئەەکەم زۆر زەحمەتی کێشا و هاتۆ دەمان و هەموو کاتێک دەستخۆشی ئەەکەم یاخۆ ئەوش نمونەی زیاتر. سەرەتا بەخێر بێن یاخوا سەر هەردوو چاوم یاخوا بەخێر بێن لە 11/12/2017 ئەم خانووە کە بوومە لەرزە لێ یا ڕووخا چەند خانوویەک لە دەربەنیخان ڕووخا بەڵام ئەم خانووی مامەتەها بە تەواوی خاپور بوو ئیتر بە یارمەتی خوای گەورە و بە یارمەتی خەڵک و فەقیر کورە خێرخوازان و بەرنامەی بەخشین ئەم خانووە کە تێک درا 5 ڕۆژ لەسەر یەک بە شۆفڵ و گرێدەر و کورە بە شۆفڵ و حەفارە و خەڵکی خێرخواز و ئەوانە بەخوا حتا توانای ئەوەی نەبوو گڵەکەشی تووردا بەستر خوای گەورە ماڵی ئەم خەڵکە ئاواکە ئیشاءالله خوای گەورە پاداشتی خێرام داتەوە ئەم خانووەمان تێکدا و بەرنامەی بەخشین
دروستی کردو ئابم جۆرە ئەم خانوە تەخت بوو هاتووە عەرزەکە لە حەد لە تەختی عەرزەکە بوو ئەوە نەبوو بڵێ شوێنێکیدا حتا حەچی غەراز و شتیشان بوو لە ماڵە هیچیان وەنسی و نەبوو ئیتر خوای گەورە ماڵی ئەم بەرنامەی بەخشینە ئاوا بکە ئیشاڵڵا بۆیان کردنەوە ئەوەش خانوەکەی دی ماشەڵڵا ئەڵێ دایرەیە ئەوە نەخۆشە و خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە بە خاتی قورعانی عەزیم خوا چی چاکە ئەوتانە بۆ بکاو وڵی پێنج ڕۆژمان پێچوو تا ئەم بەس توورماندا پێنج ڕۆژمان پێچوو ئیتر دوای ئەوەش بەرنامەی بەخشین خوا ماڵیان ئاوا کا دەستیان پێ کرد ئەوە خانوەکەی کە دروستیان کردەوە ماشەڵڵا ئاوایە کە ئیسەی بینی ئەیتر زۆر زۆر سپاستانەکەین و خوای گەورەتان لێ ڕازیوی ئیشاءڵڵا تا چەند دەسەڵاتی هەبوو بەخوا مامەتەها بەکو 5 ملیۆن دینار قەرزار بوو کاتە خانوەکەی ڕۆخا توانای 100 دیناریشی نەبوو تا خەرجیگا لەم خانوە ئیتر خوا ماڵی خێرخواز و مسلمانان ئاوادان کا ئیشاڵڵا خانوەکەیان بۆ تووردا دەرەوە تێکیاندا و تووڕیاندا ئیتر دوای ئەوشە بەرنامەی بەخشین هات ئەمەی بۆ کردوون کە ئیسەی بینەوە چاو ماشەڵڵا بەقەدەر مەکتەبێک خۆشە خانوویەکی خۆشیان بۆ کردوون و هەموو پێداویستەکانی ماڵیشیان لە فەرشەوە لە سەلاجەوە لە تەلەڤیزیۆنەوە لە تەباخۆ لە نازانم بڵێم چیتر هەرچی ئەشیای ماڵ هەیە بۆیان کردوون و خوا ماڵیان ئاواکە بە خاتی قورعانی عەزیم ئەوەش خانووەکەی کە ئەیبیر وەکو خزمێکی مامتەها چ پامێک تێ بۆ وەڵڵی من وەکو ئامۆزایەکی مامەتەها من ناوم ئەحمەد عەبدوڕەحمانە خوای گەورە بۆ خاتی قورعانی عەزیم خوا چی چاکە بۆ ئەم بەرنامەی بەخشینە بۆ مسلمانان بۆ خێرخوازان خوای گەورە بەزیاوە بیان داتۆ بەکەمەوە خوای گەورە ئیتر نازانم نمونەتان ئەوەنە زیاکە زۆر لەمە زیاتر زۆر لەمە زیاتر بسم الله الرحمن الرحيم. من ناو محمد حاجی سعیە بەرپرسی نووسنگەی بەخشینە دەربەنی خان دیارە ئەم بیناکە لە بەری ئەم تەسویرەکەین لە کارەساتی بوومەلەرزەی شاری دەربەنی خان کە 12 ئەکا تەواو خاپور بوو. منیش دەست بەجێ بەرنامەی بەخشینم ئاگادار کردەوە لە ئەم خانووی مامتا کە پیاوێکی فەقیری هەژار بوو. خۆشبەختانە ئەویش بەدەمی شەکەوە هاتن فۆرمی تایبەتمان بۆ پڕ کردەوە و بە هاوکاری خێرخوازان توانیمان ئەم خانەی مامتەها جارێکی تر دروست بکەینەوە. وەسپاس لەیرا وەسپاسی ئەو خەڵکە خێرخوازە ئەکەین بە تایبەتی ساحێبی گڵابە و شۆفڵەکان و حەفارە و دەقاقەکان کە هاوکارمان بوون لە خۆڵ و خاشاکی ئەم خانوە کە فڕەماندا بە پاکردنەوەی. وەسپاسی کەس و کارەکەی مامتەهاژەکەین کە قاتی ژۆرەیان بۆ دروست کردەوە و یارمەتیان داوە و ئەوەش قاتی سەرۆیەتی ئەمە وەکو بەرنامەی بەخشین کە دروستمان کردەوە بە تەواوی و بە مەزبوطی. دیارە دوای تەوابوونی خانووەکە دەستمان کرد پەیوەندیم بە کاک ڕێبوارەوە کرد. کاک ڕێبواری وتی هەموو پێداویستەکانی ناوماڵی بۆ بکڕە
منیش هەر لە فەرشی ناوماڵەوە کامل فەرشی ناوماڵ و تەباخ و سەلاجە و معرەزی نوێن و بەتانی و سەرین و گزگی کارەبایی و غەسالە و موبەریدە و هەموو پێداویستەکانی ناوماڵ بە قاپ و قاچاخۆ بە مەزبوطی بۆمانکردین و سوپاس بۆخوا سوپاسی بۆ خێرخوازان کە هاوکارمان بوون لە ئەساس و هەتاکو کۆتایەکەی و سوپاسی بەرنامەی بەخشینیش ئەەکەم داوا لە خێرخوازان ئەەکەم هاوکاری بەرنامەی بەخشین بن با بەرنامەی بەخشینیش بەردەوام بێت لە خێر و چاکەکانی ئەوەی شوێندەسی بەرنامەی بەخشینە کە ئەی بینن نەک لە تەنیا لە دەربەنیخان لە هەموو شار و شارژوانی کوردستان شکر بۆخوا بەرنامەی بەخشین دەستێکی ئەمینە دەستێکی پاکە دەستێکی زۆر زۆر پاکە ئێمە سوپاسی خێرخوازان ئەکەین هاوکارەکانی بگەین بە ئێمە بە بەرنامەی بەخشین بە کەناڵی ئاسمانی پێیان ئێمەش لێراوە بەبێ فەرقە و جیاوازی هاوکاری هەموو چین و کێشەکانمان داوە هەر لە دروستکردنی خانووە هەتا هاوکاری مناڵانی بێباوک هەتا هاوکارانی کەم ئەندامان هەتا هاوکاری نابینایان هەتا هاوکاری نەخۆشان بگرە لە خستەخانەی بەخشین و هەتا ئەگەێتە پرۆژەکانی خانەکردن و یارمەتی هەژار و فەقیر و هەتی و بێباوک و منداڵانی بێسەرپەرشت بەبێ فەرقە و جیاوازی من لێراوە بەکو خۆم نوێنەری بەرنامەی بەخشین بە دەربەنیخان سوپاسی بەرنامەی بەخشین ئەەکەم و سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامیش ئەەکەم کە زۆر ئازایانە تێنە ناو مۆزوعەکانە و یارمەتی هەموو چین و پێشانن بەبێ فەرقە و جیاوازی ئەوەی کە دڵسۆزانە هاوکار بوون لێرا ساحەبی شۆفڵەکە بوو ئەو دەقاق و حەفارەکان بوو نامەیە لای بێشن ساحەبی گڵابەکان بوو هاوکارێکی زۆر جدیان کردین لە پاکردنەوەی ئەساسی خانەکە کە ڕووخا بوو سێ قات بوو ئەم خانە ڕووخا بوو هاوکارێکیان کردین تقریبی 5 ڕۆژ و نزیکەی 6 ڕۆژ دار و پەردوی ئەم خانیان بەبێ مقابل فرەدا بۆ ئێمە هاوکارێکی زۆر زۆر باشمان بوون لێراوە دەستخۆشی لە یەکە بە یەکەی سایقی شۆفڵ و حەفارە و دەقاق و گڵابەکان ئەەکەم خوا خێران بنووسێ پاداش دای ئێمە نیە پاداشتیان لە لای خوایە داوا ئەەکەم لە خوای گەورە و پاداشتی خێر و چاکەکانیان داتەوە و پاداشتی خێر و چاکان ئینشاڵڵا لای خوای گەورە ون نابێت هەر لێراوە دەستخۆشیان لێکەم لە بەرواری 11/12/2017 بوومەلەرزەیەک ڕووی لە هەرێمی کوردستان و دەوروبەری کردەوە. ئەو بوومەلەرزەیە بە ڕێژەیەکی زۆر زیانی گەیان بە قەزای دەربەندیخان و دەوروبەری. ماڵی مامتەهای چەک بوو لەو ماڵانەیەکەوە خانووەکەی یەکسان بوو لە گەرزەویە خاپور بوو. لەگەڵ ئەوەشدا توانای نەبوو تەنها داروپەردووی خانووەکەی فڕێبدات و ئێرە پاکاتەوە. بەڵام هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوە لە ڕێگەی دەستگای بەخشینەوە توانی ئەم خانووە بۆ مامتەها دروست بکات و لەگەڵ تەواوی پێداویستی ناوماڵ و کەلوپەل. بەڵام خێرخوازان و خزم و دۆستانیشی توانیان تەواوی دوکانەکانی خوارەوە کە مەعیشەتی ژانی لەسەر بوو بۆی دروست بکەن. بۆ لێرەوە پێتان ئەڵێن سوپاس بۆ یەکە بێکەی ئێوەی خێرخواز و بەخشندا کە توانیتان لەگەڵ ماڵی مامتەها دەست و پەنجە نەرم بکەن و بەخشندە بن بۆ ئەوەی تەواوی نەهامەتی و ناخۆشەکەی بۆ بکەن بە خەندە و خۆشی. بە خۆتان نەبینن هاوکاری و کۆمەچەکانی ئێوە هەرچەند بێ ئەگەر کەمیش بێت بەڵام کاتێک کۆ ئەبێتەوە لە دەستگای بەخشین بەم شێوازە بەروبوومی ئەبێ و ناهەماتی و ناخۆشی و ناڕەحەتەکانی ژانی مامتەهاتان بۆ کرد بە خەندە و خۆشی. دووبارە سوپاسی هەموو لایەکتان ئەەکەین کە توانیتان ماڵێک لەو هەمومەنیەتی و ناڕەحەتی و ناخۆشی و کارەسات بارە ڕزگار بکەن و بیان کەنە خاوەن خان و تەواوی پێداویستی ناوماڵ. سوپاس بۆ هەموو ئەوانەی هاوکارمان بوون سوپاس بۆ هاوکارانمان تا بەرنامەیەکتر و تا جارێکی پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرن هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.